زۆر باشە جەمال دۆسیەی دووهەمی ئەم شۆمان دەکەینەوە ئەویشەوەی گەڕانەوەی داعش بۆ ئەو ناوچانەی کە پێشتر لێی نەبوون یا هەوت هێزی پێشمەرگە پاراستونی لەسەر ئەو بابەتی کە دوو کەس لەلایەن داعشەوەیەکیشیان شەهید کراوە ئەویتری 2017 دوای 16 ئۆکتۆبرەوە نەگەیشتنەوە هۆکاری ئەمە چیە ئێمە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان پرسی زیاتر و قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز فەریق جەباریاوەر پسپۆری کاروباری ئەمنی و سەربازی و ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە جەنابی فەریق شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 جەنابی فەریق با ئەم پرسیارە ئاوا لە ئێوە بکەم بۆ یەکەم جارە لە دوای 16 ئۆکتۆبرەوە داعش دەکاتە سنووری گوێر یعنی لەبەر لوتی هێزە عێراقیەکانەوە دەپەڕێتەوە لە ئاوەکە و کە سەربازێکی عێراقی شەهید دەکا و یەکی کەش دەست و پێ دەبەسترێ پرسیار ئەمەیە ئایا چۆن لەبەر لوتی هێزەکانی عێراقیە جا سوپابنیان حەشدی شعبی داعش توانیوێتی بگاتە ئەو ناوچانە شەوی ئێوەی بەڕێز خۆش و شەوی هەموو بینەرانی بەڕێز خۆش سڵاو و ڕێز بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و هەموو هێزەکانی هەرێمی کوردستان و کە سوکاری سەربەرزی شەهیدان و بێسەر و شوێنەکان کە ئومێد دەکەین بە زیندوتی بگەڕێنەوە بۆ ناوماڵی منداڵی خۆیان و سڵاو و ڕێزمان بۆ هەموو کەمەندامان کە جەستەیەکی بەشێکی جەستەی خۆیان بەخشی بۆ پاراستنی هەرێمی کوردستان دیارە بۆ پرسیارەکەی بەڕێستان لە دوای بەڕاستی یعنی بڵێن بە زۆر بەجێهێشتنی یعنی لەلایەن بە فشاری حکوومەتی فیدراڵی عێراق دیارە لە دوای لە کۆتایی ساڵی 2017 کە پێشمەرگە ئەو ناوچانەی کە کۆنتترۆڵی کرد بەجێهێشت و پاش هاتنی سوپای عێراق بۆ ناوچانە و هێزەکانی تری عێراق بەردەوام ئەو ناوچانە ئێستا ینی بڵێن داعشی لێماوە ینی کۆتایی ناتوە ئێمە ئەگەر تێبینی بڵێن ژمارەکانی کردەی تروریستی داعش بکەین لە ساڵەکانی 2010ەوە هەتاکو ئێستا ینی هەتاکو ساڵی 2023 بە بەردەوامی داعش کردەی تروریستی لەو ناوچانە ئەنجام داوە و لەو ناوچانە تەنانەت بنکە و بارەگایەکی ئاشکرایان هەبوو لە زۆر شۆن ینی بە تایبەتی لەو سنوورە لە قەرەچووق ینی هەتاکو ماوەیەکی زۆر بنکە و بارەگایی کە لە دەرەوەی دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگە بووە یان لە ناوچەکانی نێوان دۆزخورمات و لەگەڵ کفری کە ئەوە ناوچەیەکی زۆری چۆڵەوانی هەیە کە بنکە و بارەگایانە یان ئەو ناوچانەی نێوانی ناوچەکانی کەلار و ناوچەکانی خانەقین یان ناوچەکانی بڵێن کفری و قەرەتەپە یعنی ئەو ناوچانە بە بەردەوام ناوچەیەکی کە حەشارگە و مۆڵگەی داعشی تیا بوو بە بەردەوامی کردەی تروریستیان تیا ئەنجام داوە طبعا ئەوە هۆکارەکەی کاکە فەرهادجان ئەگەڕێتەوە بۆ یەکەم بۆشاییەکی زۆر هەیە لەو هێڵێک هەیە لە خانەقین لەسەر سنووری ئێران دەست پێەکە و دەگاتە هەتاکو ناوچەی سەحێلە نزیک سنووری سووریا کە ئەم هێڵە ئەگەر حسابێکی نزیکەی 600 کیلۆمەترە تێ ئەپەڕێ بە 5 پارێزگا دیالە سەلاحەدین کەرکووک هەولێر تا دەگاتە مووسڵ و بەرامبەری هێڵێکی دابەشبوونی هێزی عێراقە یعنی هێڵێکی دابەشبوونی هێزی پێشمەرگە و هێڵێکی دابەشبوونی هێزی عێراق بۆشایی زۆر هەیە لەو هێڵانە لەو نێوان ئەو دوو هێڵە کە هەندێک لە بۆشایەکان دەگەنە قۆڵایی 40 کیلۆمەتر و درێژی 20 کیلۆمەتر لەبەرەوەیەوە بۆتە حەشارگا و جگەل لەوەش هێزەکانی عێراق نەیانتوانیوە بە چاکی کۆنتترۆڵی ئەو ناوچانە بکەن لەبەرەوەی ئەم کردانە ئەنجامەدرێ لەو ناوچانە زۆر باشە بەلێ برێز فەریق ئەو بۆشایی ئەمنی تە پرسگرێک بناف کرد ئەف پرۆبلێم تە بناف کرد باشە بۆچی چارەسەریە وێ پرسگرێکی نایە دۆزین هەر درێژ دەبێ بۆ هۆکارەکەی ئێمە نین یعنی هێزی پێشمەرگە نەبووە بە حەقیقەت ئێمە هەر لە ساڵی 2018ەوە یعنی لە کۆتایی 2017 دوایی لە سەرەتای ساڵی 2018ەوە
بە بەردەوامی وەکو وەزارەتی پێشمەرگە ئێمە ڕاستەوخۆ داوامان لە حکوومەتی فدراڵ کردووە، لە فەرماندەی ئۆپەراسیۆن هاوبەشەکانی عێراق کردووە، لە هاوپەیمانانی کە هەماهەنگی و هاوکاری هەمی هێزی پێشمەرگە و هەم سوپای عێراقیان کردووە کە ئێمە وەکو هێزی پێشمەرگە ئامادەین چه ئەگەر ڕێگا بدرێت ئێمە ئەو ناوچانە بپارێزین وەکو جاران کە پاراستومانە، چه ئەگەر بکرێت بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی حکوومەتی فدراڵی عێراق بێن ئەو ناوچانە بپارێزین، یان ئەگەر نا ڕێ بدرێت جارجار کردەی یعنی بڵێن ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجامە دەی لەو ناوانە. بەڵێ دوای هەوڵێکی زۆر لەلایەن ئەو شاندانەی ئێمە کە بە بەردەوامی سەردانی بەغامان کردووە و کۆبنەوەشمان کردووە لەگەڵ لایەنی حکوومەتی فدراڵی عێراق کە فەرماندەی ئۆپەراسیۆن هاوبەشەکانی عێراق، ئێمە توانیمانە چەند هەنگاوێک بنین مەسەلەن ناوەندی ئەماهەنگیمان لە دیالە و لە ناوچەی کەرکووک و لە ناوچەکانی مەخمور و مووسڵ دروست کردووە و لە هەولێر و لە بەغاش بەشداری لە هەندی کۆبنەوەکانی ئەمنیەکانی باڵاکانی بەغا کراوە، چەند جارێک ئۆپەراسیۆنی هاوبەش ئەنجام درراوە، بەڵام ئەمە چارەسەر نییە، یعنی چونکە تا ئێستا ئەم بۆشاییە چارەسەر نەکراوە بە تەواوەتی، تاکو ئێستا هەماهەنگیەکی باڵا نییە یان ڕێگە پێدان نییە بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆن. دوایمین چارەسەر ئەوە بوو کە دوو لیوای هاوبەش، یعنی لیوایەکی هێزی پێشمەرگە و لیوایەکی سوپای عێراق دامەزرێ بۆ ئەو بۆشایانەی پێبڕ بکرێتەوە. هەموو ئامادەکاریەک لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە کرا، لیواکە ئامادەکرا، گوازرایەوە سەر میلاکی وەزارەی بەرگری، بەڵام ئەمە بەرەو 3 ساڵ لەچێ بە بیانیوی نەبوونی بوجە بۆ ئەو دوو لیوایە تا ئێستش هەر بە هەڵپەسێراوی ئەو کێشەیە ماوەتەوە. یعنی من مەقسەدی قسەکانم ئێمە ئامادەییمان تیا بۆ بە هەموو شێوازێک ئەو ناوچانە بپارێزین و کۆتایی بە داعش بێنین، بەڵام لایەنی عێراقی تا ئێستا هەماهنگ نەبووە. زۆر باشە جەنابی فەریق، ئێوە ئاماژەتان بەشتی زۆر گرنگ کرد، حکوومەتی هەرێم وەزارەتی پێشمەرگە هەموو ئامادەیەکی دەربڕیوە. هۆکار چییە؟ بۆچی عێراق ئامادە نییە ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکە؟ بۆچی ئامادە نییە ئەو دوو لیوایی کە پێکێنراوە بکەونە کار؟ ئەمە لە کاتێکدایە کە هێزە عێراقیەکان بۆ خۆیان هێزی نامۆن بە ناوچەکە ناتوانن ئەو ناوچەیە بپارێزن، کەواتە عێراق چ نیەتێکی هەیە بۆ نایەوێ ئەو هەماهەنگیە بکات؟ دیارە هۆکارە ئەساسیەکەی ئەوەیە هەمومان ئەزانین کە بە بەردەوامی کۆمەڵێکی کێشەی هەڵپەسێراو هەبووە لە نێوانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراق. یعنی ئەو کێشانە لە ساڵەکانی سەرەتای دامەزراندنی یەکەمین کابینەی حکوومەتی فدراڵی عێراق لە دوای ساڵی 2005ەوە پاشەوەی کە دستور پەسەند کراوە ئیتر حکوومەتەکان بوونە حکوومەتی دایم، ئەبینین کابینە دوای کابینە بەردەوام شاندی باڵای حکوومەتی هەرێم لە بەغا بووە لەسەر بەرزترین ئاستا، یعنی ساڵەکانی 2006 و 2007 و 2009 و حتاکو نزیک 2011 بەردەوام ڕێزدار جەنابی سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەتی هەرێم جارە بوو بە مانگ ئێمەش لەگەڵیان بووین وەکوشان لە بەغا دەماینەوە بۆ چارەسەرکردنی کێشەی بوجە، کێشەی مادەی 140 ئەو کێشەی هێزی پێشمەرگەی کوردستان، بەڵام بە حەقیقەت تا ئێستا ئەو کێشانە بە هەڵپەسێراوی مانەوە. یەکێک لە هۆکارە گرنگەکان هۆکاری سیاسیە، هۆکاری ئەوەی لایەنی زۆر لایەن هەیە لە عێراقدا وا دەڕوانن کە ئەگەر هێزی پێشمەرگە گەڕایەوە بۆ ئەو ناوچانە ئەوە مەترسیەک دروست دەکا لەسەر ئەو ناوچانە کە بڵێن دەسەڵاتی هەرێمی کوردستان بەسەر ئەو ناوچانە بێ. خۆ ئێمە وتومانە بە مادەی 140 جێبەجێ ببێ بۆی ئەو ناوچانەیەک لا بێتەوە. ئایا دەکەونە سەر سنووری هەرێمی کوردستان ئەو کاتە هێزی پێشمەرگە و هێزەکانی هەرێمی کوردستان توانین ئەو ناوچانە بپارێزن، چونکە ئێمە سەڵمانمان توانیمان بە تایبەتی لە کاتی گەورەی هێرشی داعش لە دوای 2014ەوە ئێمە کە پەلاماری ناوچەکاندا ئێمە لە خانەقینەوە تا ناوچەکانی دووسخورمات و هەتا کەرکووک هەداک و دەشتی نینەوە
زۆر بەباشی ئەو ناوچانەمان پاراست و زۆر ناوچەشمان ڕزگار کرد کە ئەو کاتە سوپای عێراق هەمووی ناوچەکانی بەجێهێشت و کەوتە ژێر دەسەڵاتی تیرۆریستانی داعش. بەڵام دایمەن ئەوان دێن بابەتی سیاسی ئەبەستنەوە بە بابەتی سەربازی. ئەم بابەتە بابەتێکی پەیوەندیدار نییە بە بابەتی سیاسیەوە. داعش دژمنی هەموو لایەکە، دژمنی ئێمە هەرێمی کوردستانە، دژمنی حکوومەتی فێدراڵی عێراقە، دژمنی هەموو جیهانە، چونکە داعش ڕێکخراوێکی تیرۆریستی جیهانیە، هەر لێرە نییە، لە ئەفریقا هەیە، مەسەلە لە مەسر هەیە، لە ئەوروپا کردەی تیرۆریستی ئەنجامەدا، لە ئێران ئەنجامەدا، لە سووریا ئەنجامەدا، لە هەموو شوێنەکان. لەبەر ئەوەش هاوپەیمانەتێکی نێودەوڵەتی زیاتر لە 6 وڵات دروست بوو بۆ کۆتایی هێنان بە داعش. لەبەرەوە لە بەرژەوەندی ئێمە و حکوومەتی فێدراڵی عێراقا کە ئێمە هەماهەنگی هەبێ لە نێوانی هێزی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراق وەکوتمان ئێمە ئامادەییمان دەربڕیوە بۆ ئەوەی ئەو ناوچانە بپارێزین و کۆتایی بە داعش بهێنین لەو ناوچانە بەڕاستی، چونکە ئێستش داعش مەترسیە. ڕاستە کردەی تیرۆریستی کەمتر بۆتەوە بە تایبەتی لە ناوچەکانی نزیک ئێمە کە ئێمە ئاماریەکەین. مەسەرەن ئێستا لە مانگی 1 ساڵی 2023ەوە تا سەرەتای مانگی 4 ساڵی 2023ەوە یعنی نزیکەی 22 کردەی تیرۆریستیان هەبووە، 20 شەهید و بریندار و ڕفێرناوە بوو. ئەگەر مقارنەی بکەین لەگەڵ ساڵی پێشتر ساڵی 2022 ئەبینین لەو ساڵە 164 کردەی تیرۆریستیە بووە، 191 کەس شەهید و بریندار و فرێ. ئەگەر مقارنەی بکەین بە ساڵی 2018 واز لە ساڵەکانی دەچووکە هەموو ئامارەکانی لای من هەیە، مەسەڵەن ساڵی 2018 456 کردەی تیرۆریستیانەوە بەس لە ناوچەکانی کوردستانی دەرەوەی دارایی هەرێم نزیکەی 1742 شەهید و بریندار و ڕفێرناو هەبووە. بەڵام ئێستش داعش مەترسیە گەورەیە لەسەر ئاسایشی هەم هەرێمی کوردستان هەم عێراق. زۆر باشە کاک جەبار، یعنی آخر پرسیارە گەر بە کورتیش وەڵام بدەیتەوە من زۆر سپاست دەکەم. ئێوە کەسێکی سەربازین، باش ئەوەی سەیرە لەم ڕووداوای کە ڕوویداوە لە گوێر ئەویش ئەوەیە داعش لە پاش خۆی کۆمەڵێک کەلوپەلی بەجێهێشتەوە، جا بە مەبەست بوو بێ یاخود بەبێن بە وەکو خەیمە، وەکو بوتڵی غاز، وەکو تەلەفۆن، ئەنەمانی لە پاش خۆی بەجێهێشتووە. ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە ئەمە پێمان ناڵێ ئەو داعشانەی لەوێن نیشتەجێی ناوچەکەن؟ بێگومان 100% من هەموو جارێک لە چاوپێکەوتنەکانم وام گوتووە، یعنی ئەو ناوچانە ناوچەیەکن بڵێن شانەی نووسوی داعشی تێدایە. یعنی ئەو ناوچانە بە تایبەتی ماوەیەکی زۆر لە ژێر دەسەڵاتی داعشدا بوو لە 2014ەوە تا کۆتایی 2017ەوە. ئێستش لایەنگیریان هەیە، شانەی نووسیان هەیە، ڕەنگە هەندێکیان بە ڕۆژ جوتیار بن بە شەویش داعش بن، چونکە ئەوان بە شێوازی پارتیزانی ئێستا لەو ناوچانە کردە تیرۆریستەکانیان ئەنجامداوە. بێگومان لەو ناوچانە لانەیەکی ئەمین بۆ داعش هەیە بە لە زۆربەی ئەو ناوچانەی کە کردەی تیرۆریستیان هەیە و چالاکی تیرۆریستی تێدا ئەنجامەدەن. سپاس بۆتە ڕێزدار فەریق جەبار یاوەر، ئەمینداری بەری وەزارەتە پێشمەرگەی سلێمانی گەلمە. شەوتان باش.